لێبیدایک و باوکانی عزیز، من دکتۆرە ڕێیان ئیبراهیم ئەوڕۆ لەسەر داواکاری باخچەی منداڵانی کۆششی یەک هەستان بە ئەنجامدانی پشکنین بۆ ددانی منداڵە چاوگەشەکانتان و پێدانی ڕێنمایی تایبەت لە هەر کێشەیەکی ددان کە لە ددانی منداڵەکانتاندا هەبوو. لە هەمان کات پێدانی دیاری فڵتە بۆ باشتر احتیمامدان بە ددانەکانیان. هیوادارم هەموو دایک و باوکان زیاتر احتیمام بدەن بە ددانی منداڵەکانیان، هەم لەلایەنی شوشتن هەم لەلایەنی هەر کێشەیەکی کلۆریان هەبی بە زووترین کات چارەسەری بکەن بۆی دوور بن لە دابڕان لە قوتابخانە و ئازاری ددانەکانیان. هیوام سەلامەتی هەموو لایەکتانە.